ئەدی کا برادەرەکەت برادەرەکەم فەرم بەخێر بێ فادی خان فادی خان خێزانم داچی ئەمیری چی کورە فرم دانشە بڕۆنێ بزانە ئەو ژنە نازدارەی هەیە ئەو غەددارە هەر دەرێ ئەمن شانسم نییە بێشانسم یاخۆ بەخێر بێ فادی خان بەڕاستی زۆر دڵخۆش بووم بە هاتنت ئەوەی لەناو دڵم بوو هەموو ستڕیەوە وەڵاهی ئەمن بە دیتنی تو هیچ خۆشحاڵ نەبووم و هاتیمە داوات لێ بەو سەو سوارانە بە کوشتنت دەدا ڕاست دەکەی ئەمن ئەوەم جێلێ بووە باب ئەولادی دەکوژی ئەولاد بابی دەکوژی ڕاستە شتی وا هەیە ئەدی باشە من لۆ قەدەمی دەست و پێم شکایە لۆ هاتیمە لێت دەپاڕێمەوە پێت دەرێم چەندت دەوێ 50 دەفتەر 100 دەفتەر بەس بڕۆ بابە لە کۆرمان بەوە دەفتەر و چ تو تازە دەتەوێت ئەمە دەفتەر و قەلەمی بفرۆش و مەکتەبەی دانیم لا حول ولا قوة إلا بالله دفترك يعني 100 ورقة ئامادە مە سێش و قەشت لۆ بکڕم بەس بڕۆ ئەو شارێ بەجێبێلە ئەتوو چ دەری ئەو قسەی ئەتو لێ دەکەی ئەمە دەبی منداری خۆم بە پارەی خۆم بفرۆشم ئێشتیوا لە دنیای بووە ئەگەر بزانم ئەمیریش نیازی کوشتنی منی هەیە سبەینێ بەگرتنی دەدەم هەستە بڕۆ دەرێ هەستە بڕۆ دەرێ بەشکای سکاری خۆی دەریشم دەکە سلامت دەزانم غەمبارن لەبەرەوەی ئەمیر سەر و دڵی گرتینە پێی گوتینە ئەوی پیرەکان دەبی بڕۆن ئەمن گەنجم دەوێت ئەمیر منداڵێکی هەرزەکارە نازانی ئەو کارگەیە خۆ کارگەیوی نییە ئەو کارگەیە کارگەین گۆیە هەتا ئەمن لە ژیان بم ئەنگۆ لەگەرم لێرەنا تێگەیشتن نامەوێت کەستان کارگەی بەزیبێلی معمەلی بەزیبێلی هەرچی مشکلەکتان هەبوو دێنەکنە من هەر پرسی بێویش ناکەن تێگەیشتن ئێستا من حەز دەکەم بزانم ئەنگۆ ڕئیتان چییە یەک بەیەک فەرموو سەلامت بی کاکەمەوە 20-25 سارە لێکوانە ئیشێ دەکەین کاگەمیر هاتیە دەوێت ئەمە دەرکاتن وەزبەشکە بینتە جێمە ئیشێ بکەن ئەمەش دەمانێت ئەوە نەکاتون بچینێت دایرەی زمانی عەق خۆمان لێ وەگرین و ئەوجە بزانین ئەو چ دەکات ئەتوو کاکە بەرەمە کێشەکەمانەوەیە لێرە خڕبووینەوە کاگەمیر هاتیە دەرێ ئەنگۆ دەبی بڕۆن على سازان دەشکە بین تە ئێرانە ئیش پێ بکاتن ئێمەش 20 سال 25 سارە لێرانەی نە ئیشێ دەکەن خوا قبول ناکە ئەمە دەرکرێن یان شتەکەگەمە دەرکات نەمە داوای حەق خۆمان دەکەین لەبە توش بە زیمان نێشتێ چاوەڕەتیمان دەکرد لە تو بێرە دەستان خۆش بێ ئافرین جێمە دەنە قسەوی هەر مشکلەکتان هەبی ئەمن هەوم فەرموو بابا ئەدێت و کاک حەسەن کێشەمان هەموو یەکە ئێمە لەوەتی ئەو معاملە دروست کرا لە بناغێرە ئەمە لەگەردا بووینە دروستمان کرد ئەو ئێستا ساوەڕێ جەنابەت دەکەین بێ قسەکمان لەبەوە بکەی بزانین بڕۆین یان ببینێنەوە ئەو گەنجە قۆزە کاکستان بام مەمنی ناردیا گوتی ئەگە کاکستان حەقم لەوە نەگرێ ئەمنیش دەچم شکایەتی لێ دەکەم ئەوزا با پێتان برێم وەکو گوتم کارگەی خۆتانە بەباشی ئیشی خۆتان دەکەن جێنادەنە هیچ کەسەچی لەناو پاش هەر شتێک بوو پەیوەندی بە من دەکەن تێگەیشتن حەمید جان ئەوانە هەموو سبێنەکە یەک و مکافئەی باشیان لۆ دەنووسی باشە لەبیر نەکەی ئەوە مکافئە زۆر دەگرن تێگەیشتن و کەسیش نێن لەناو پاش بێ لەسەر چاوتان دوو برۆیە باشە کارگەی خۆتانە وابزاننی و خۆتانە چەند ئیشی زیاد بکەن ئەوەندە حاولە دەکەین مکافئەتان بکەین
باشە بابە دێڵە ئێستا ئەمن دەڕۆم کەس ئەوەی مایە نه دە باشە دێڵە خواحافیز خواحافیز یەڵە حەمید کورە ئەمەش وابزانم کابرایە خەشیمە بەخوای هیچی پێ ناکرێ بەخوا کابراایەکی نەزانی باشە لۆ ڕۆیشتی ڕۆ لە مارێ ئەتو لە مارێ ئەو ژنە هاتبوو جێت ڕاگرت بە جێ بزانە لۆ چ هاتیە باشە لۆژێ ڕابگرم ئەوانە ژن و مێردەکی کۆنن یامە شەڕیان کردیە یان پێک هاتینە دوایێ ئەتو باوەڕ دەکەی ئەو کابرایە بە ئاسانی ئەو ماڵ و ملکەی هەموو بەجێبێری بڕوا بە خۆشی هیچی نییە باوەڕ مەکە کورە شێتە تو بەخۆ بە سدیقی دەری ئەسحاب الکافن هەر لە 2 درهەم و فلوس و لە 2 ڕوبعی دەگەڕێن ئەو زمانی دۆلار و یۆرۆیە یۆرۆ واللهی ئەمش خۆ باوەڕ دەکەم ئەو کابرایە نەگاتە حەقی خۆی سوکە کابراایکی زۆر خەشی مساویکێ دەدرسێن بە 2 قسەی خۆش بڕۆگە کشتی بدەنێ قناعی بکەن و سەرفی بکەن بە سوار بزانم ناوەڵە ناوە نییە نه کورەت لە خۆت بترسێ لە خۆت سەر ناشی پەڕۆی تێدا ئالێنی سەر ناشی لۆ پەڕۆی تێدا ئالێنی ئەتۆ ئەوانە لە بینی خۆیان دەتەقیتەوە وەچی قومبەلەی وەچی فلیمی هندی ئاخیری دەکوژرێ کورە دەوەی لێ مەکە ماڵ خراپ ئاشی فەقیران خوا دەجێڕی نەزان ئەتو بزانە ئەتو باوڕ مەکە ئەو کابرایە بە ئاساندی ئەو ماڵک و ملکێ ئەگەر بزانم لەسەر ئەو ملکەی دەکوژێ ئەمن مچی خۆمی دەدەمێ تو بەڕاستە عمرەکی درێژم لەگەر سەرف کردیە لەگەری دەباشە با ببینی دەباش نایدەخەن ئامینەت نەدیتیا؟ بەرەوە تازە لەگە مامۆستا درێری بوو چونە خوارد نەدیتن؟ نا نەمدیت باشە دەستخۆش. لێرگیان جان ئەوڕۆ دڵم خۆشە لە سێلایەن یەکەم لەبەر ئەوەی کە دەستنووسەکانی بابی ناهیدەم دیتەوە لە ماڵی خۆمان ئەو جە نازانم بابی ناهیدە زوو برادری بابم بووە یا لە ئیرانێکیان ناسیە وەلحاصڵ دەستنووسەکانی بابی ناهیدەم دیتەوە برادر بنە نووسریش بووە باشە ئەدی دووەمیان چیە ئەو بەخشیشەکە لێی وەردەگرونیە ئەی چۆن دەبیت بەخشیشەکەی لە ناهیدێ وەرگرم ئەو جە نازانم بابی زندی بی یا مردی ئەمن حاقم نییە گرنگەوێ منەوە بەخشیشەی پێ بڵێم باشە ئەدی سێمیان چیە سێمیشیان بڵێم نایڵم بڵێم دەبیرە لۆ ناوێ بابم گۆتیچی ڕازیمە والله ئەوە خەبەرەی گەلەگەلە خۆشە حەمەش عیدی خۆمانە ئەوش عیدی خۆمانە کەواتە ئیشەکەمان تەواو ئیدە باشە لەو خوای بە زیادی مادەمەیە هەتا زووە ئەمن مامۆژنم دەنێرمە ماری مامەکانم خەبەریان بداتێ خزم و کەسم گەلک زۆرە هەمویان خەر بکاتەوە دە باشەوەی لێ بکە دیبوو بۆ نێو شتێکم لۆ ناکڕی با ئێستانەکە چایەک شەربەتەک ئەرێ کاکە ئەگەر زەحمەت نەبی دوو چامان لۆ ناینی عادۆ لا کوی باشی چاچی واسه چاچی بەربووی ئارە وڵا ئەوڕۆ لە سزم بەربووم واوە خێر بێەوە سلامت ئەتکای تا خوشکانە بەر وڵای یاتاق ملیۆن دەرەکەی ئەمن دزانم فترەشکە دەچمەوە دەرەکە گوتم ئاگاتان لە یاتاقەکەم بیتن کەس دەسیری نەداوە هارە وڵا دەباشە بڕۆ نەقلیاتی هەتا سارەمە دوای وارێ سارە نامینێ وڵام وەختەکەی مایما کورد دەمێ فڕەش ناباسەر لێ بێژ دەچمە ناباساری فڕەش ناباسار لێ دەمە زرازمە نەقلیات دەڕۆمەوە باشە یاڵە ئیشت نییە ئەوە چێ بەخێر دەرێ دیسان تێت هەڵدرایە چاوی خۆدی تێتیان لێ کردی ئەوە هەموو لە نیچانی بابی گەیلانیە عملەکان ئەویان خۆش دەوێم نیان خۆش ناوێ ڕاستە بزانە چیان لێ دەکەم
کوڕەوز بە هەیخۆڕی لەبەر خاتری بابی گەیلانی نەبا دەبای هەتا دنیا ما ئەتو لە سجن بی ئەتو پێم بری لە عاقر نابی ئەدی لۆچی تا مندار بووم خۆشەویست بووم هەوکە خۆڕیم ها دە پێم بری بزانم ئەو کابرای چێ بوو هاتۆ بەردەکەی ها مێردەکەونەکەت بوو یان برای مێردەکەت بوو ها پێم بردەی کوڕەوز بە هەیخۆڕی ڕەبی خوالەوەی خراپتر لێ بکەم صديق وأوتام ببوتيان صديق ولو هاتيا لو هذا التنقوا تخو معايا نازانم نا وازم لبينا كو نازانم تازه داچی ئەمیری لێرە بوو هیچ عیبت نەبوو دڵت خۆش بڕوود خۆش بوو باشە بزانم چ قەومایە چ ڕوویدایە ئەمن برای تومە ئەدی نابێ من بزانم چ قەومایە دەتەوێت بزانی زانی داچی ئەمیری لۆ چ هات بوو نابخوای نازانم دەرێ دەبی دەستم لەسەر هەڵگری دەبی حاشام لێ بکەی وەی حاشا لە منداڵت بکەی ئەو شارش بەجی بێنی باشە هەیری کورە دەبا لە بۆ خۆی بلێ بەهار لەو خۆی بلێتن کو بەجێ دێنی کاگوەلی سبرێ ئەو دەرێ دەبی حاشا لە منداڵەکانیشت بکەی نابی بزانن ئەتوو بابیانیشی وەی بابا ئەو ها نابێتن بابە نا قبول ناکرێ نابێ دەبی زۆر زۆر بە حاشا بکرێ ئەدی چییە دەیگوت پارەت دەدەمێ و شقە و نازانم ئەو شتانەی ناوی جۆم لێ بوو ها عادی خانم هاتبوو پارەت دەدەمێ شوقەت لۆ دەکردن دەویست ئیغرام بکاتن تێگەیشتی پارەت دەدەمێ شوقەت لۆ دەکڕم فلان و نازانم چوو ئەوانت هەموو لۆ دەکڕم تێگەیشتی بە شەرتە چی ئەو شارەی بەجی بێلی و حاشا لە من بکەی و حاشا لە منداڵەکانت بکەی ئەوانەی کە پێتم گوۆ ئیتر ئەوزان وەڵڵا شتێکی باشە ئەو جەلەوەی باشتر دەبی پارە دەبداتێ شقت لۆ بکڕیتن وڵا دەبی نەمەریک لۆ قبول ناکەی وەرگرە بە شەرەفت وەرگرم وەرگرە وەلی ئەگەر وەرنەگری لە بێدەماغیتە کورە دنیاوەچی جاران نەمایە سدیق بە نوێژ نیوڕانێ کلی لە چاوان دەدزن دنیا پڕی جەردە و گورگ بووە هەر کوڕی خۆت دەتباتە دەبەغانەی کەولت دەکا وەریگرە باشە بەس کوڕی منەوایە نا لە سەتا هەشتاوای لێ هاتیە قەدر و قیمەتی گەورە و گسکە نەمایە باش ئەویان کوڕمە و ئەوی ژنمە زۆر زۆر سبەینێ تەلاقی کوڕە تەلاقی چ دەدەی خۆ ژنی دونیا ژنی ئیحسانیە کو تەلاقی دەدەی ئەمن دەلێم دنیا گۆڕایە عەجایب گورە تو کو وەڵڵای وەبیللای عەنتیکەیەها ڕاست دەکەی ئەمن ئەو شێمەیە لە منی تێکدایە بەو خودایە وەلی زۆر ڕاست دەکەی سبەینێکە لەوانەیە بەگرتنیشم بدەن دەتفەوتێنن تێگەیشتی ئەوجا ئەمن تووشی مشکلێکی دەبم بە فیرعەونیش نایەمە دەرێ باشە باش ئێستا ئەو ژنە پارەی هینایە ئەتوو یەک فلسل لە جفانی نییە وەعدشت دایتە داچی محەممەدی قەرد و قوردیان بدەیەوە دە پارەکەی وەرگرا بڕۆ قەردی داچی محەممەدی بدەوە ها ئەوجا بڕۆ لەکن زۆلێ دانیشتێت کورەدە تو چ مێشکە کە تێت و چەند عەنتیکەی ئەتو وەچی گەردەلولی گرگرگرگرگرگرگرگر دێوە سە یاسینی گۆلچێ کوری وەڵڵە لە بۆ مەسلحەتی تو قسەی دەکەم ئاخرەت و بەس لەوێ قەدرت هەیە وەڵڵە بەس لە کنەوی قەدرت هەیە زۆر عەجایبی ها هەستە بڕۆ دەفم بە چایەکم لۆ لێنە هەستە مێشکت تەقاندم ئەو چایە کەلچی نەما هەندت گۆ فڕەکەم لێ نەدا داستە دەی کورامن لە بۆ مەسلحەتی تو قسەی دەکەم دەبڕۆ لە بۆ مەسلحەتی من قسەی دەکەی بڕۆ دەی دەها بمێنێ سلام علیکم عليكم السلام سرساوان بخير بخير سرساوان هري براتو سؤالك لي بكم فين مبراو لكن هنرمندي والله هم هنرمندي ما بس لقى هنرمند هسه ودانشتيما بس اول لقى هنرمند زيادة خلايا هي ما مساكم بخير ببراو تعود ما تسكن والله ما سؤالك فرمو ساري حفتاه هشتايا كان اقلبي لي حفتاه هشتايا كان كذهبوا بناوي شيما الرحمن عولا شيما الرحمن عولا نصر بلي لنا نصران لنا موسيقيان لنا شانوي لنا سينما كارن الجملة وناوين نبو برساوي شمنا كتير قد نمدي تيرو جملة نبو نخير
ئەدێت و کاکان والله ئەمەش ئەوەندەی لەگە هونەرمەدا هەستا و دانیشتیمە وەرە ئەوە زیاتر معلوماتی هەیە بەس یەک بەخۆم جێم لە قسەی نەبووە ناوی نەبقەت ئەوە لۆ پرسیارت کرد ئەمە خزمەکمان داوای لێکردن گوتی بڕۆ لۆم سوالکە ئەمیش لەسەر تەلەبی هاتیمە لۆی سوالەکەم هێشتا چاوار ئەمەش وەڵامماندایەوە مەمنونم چاوت ماچەکە سەر چاوڕ حەکم بەخێبێ بەخێبێ دا کابم چیۆ چوو تازە ڕۆی لۆ دە باشە دەچم دەیگەمێ وەرە لۆچتە دا ئەو کاغەزانی بابم هینابوو ئەتو دەتگوت ئامانەتە ئەوانە نووسینی سدیق بێ شانسە نووسەرێکی گەلک بەناو بانگ بووە بابی دەستە خوشکەکمە لە جامعی لەگەڵمە دەچم دەیگەمێ وەرە ڕێدوونە دیارە وەڵی لەی شێبوو لەبی شێبوو کاکە ڕۆژی تاخیر مەبە وەڵی تاخیر نام نابەزی شەکە تاخیر بیکرد ئەرێ مامۆستا سوالەشی دیکە ئەدی یەکێکە هەبوو بە ناوی سدیق بێ شانس ئەویش نووسەر بوو ئەوش دەناسی کو نایناسمە من خەلکی ئەو شارێمە گورە پیاوە و زانا بوو بەڕاستی لە بواری نووسیندا دەسەکی باڵای هەبوو فەیلسوف بوو بەڕاستی من لە بوارەکان لە هەمووی پرسیارم لێ دەکرد لە فەلسەفە لە ئەدەب لە ڕەخنا لە مۆسیقا هەموو وەڵامەکانی لەکن بوو بەڵام بەداخەوە لە جەنجی عێراق و ئێران ئەو کابرایە شەهید بوو وایە ڕاستە شەهید کرا بەس وەڵاهی جێم دێ بوو کوڕەشی هەبوو بەس خۆزگەم کوڕەوی نەبای بە بابی نەدەچوو کوڕەشی زۆر خراپی هەبوو وانە ئەمنیش لە خەڵک لە برادەران جۆم لێ بوو بەس ئەو پیاوە باشە باوەڕم نەدەکرد کوڕی ئەوەی بوو بەڕاستی ئەم باوەڕم نەدەکرد یەک بەخۆ بەخێر بێ بەخێر بێ ئێحسان نەتوانێ ڕوت بووە سووە خێر ئینشاءڵڵا بە سێ کەسان لە پێش کۆمپانیا لە ئەمریاندایە هەموو قەلبیان شکاندیە پێش ئێستا هاتەوە بە شە لە شەر هەموو قەلبی شکابوو پێشم بۆ گوتم وەرە مەچۆ دەرێ بە جێمی نەکرد و ڕۆشت باشە دەبێ و چێ لێی دابی نازانی خانم ئەو قەت ئیشەشی باش دەکرد ئەو عەمەلانەی ئەمێن بە قسەی خۆش هەموو گەڕاندنەوە هەدێکە 20 ساڵ خزمەتیان هەیە جەنابی لەگەریان زۆر خراپە تێگەیشتی داخیان لە دڵە لە دژیوی هەر ئەوان لیاندایە ئەجا هەر زمانیشی درێژە نانەخەمت نەبی زمانی کوردەوی بە ئەمە سەدیقی بەمە کۆمپانیا و ناو عەمەلەکان ئەو وەختی مەجبوورە تەنازول بکاتن چۆک بداتەوە ئەجا برێت چی دەگۆ ئێگۆ هەر وەختە چی ئەو پێم بری ئەمەن بابتم دەیکوژم تەمان دێکوژی ئەگەر ئەوە خۆی لە پەنایان بنێتن ئەوانێتە دەرێ بەڵام هەوها نابیتن ئەمە سەدیقی دەبەمە ناو عەمەلەکان ناو کۆمپانیای ناو خەڵک وشی جاران بیناسنەوە نایە لەم ئەوها ببینێتن ئەگەر وها بڕواتن ئەرێ وەڵڵا سبەینێ سەدیقش دەکوژی و ئەمنیش دەکوژی و سبەی دوو زبەی ناهیدەش دەکوژی و کچێگەی لایانیش دەکوژی و ئەوها بڕوا توش بە خەفەتان دەکوژی دەنات و باش بزانە سەرۆجیان ئەگەر ئەو کابرایە بابی بی ئەمنوەت و لەو ڕۆوە نابی بچینەوە کۆمپانیای دەبی بچینەوە مارێ دابنیشین بەبێ سەرێشان ئەوجا ئاوی بینە و دەستا یعنی دەستمان بەربوو باشە تا ئێستا ئەو کوڕکسەی تو نازانێت و بابیانی کاک حاجی کوڕەکەم مهم نییە لەکنی هاتبمەوە نەهاتمەوە ئەو تەقەی سەری دێ بەس ئەمن متەئەکدم کچەکەم نازانێت باشە سەلامەت بێ بڕۆ بەدو کچەکەت بگەڕێ ئەوی ببینەوە ئەتووە دەزانی ئەمن دانیشتیمە حاجی بەس ئەمن دارەکەم لە دەستە هەردوو سەری پیسە حاجی کاکە مادەم بڕۆ ئیحسانی بینەوە کە ئیحسان دیتەوە سەرۆت و سامانەکەی هەموو لێ بستێن و ئیبابووی برات بەشی خۆشت بدە کڕۆکسەکەت حاجی قسەکەی تو ڕاستە ڕاست بەڵام ئەمن نازانم ئەحسان لۆ نەهات وەڵاهی نازانم حاجی ئەمن لە شتێکی زۆر دەترسێم ئەمن دەترسێم داچی ئەمیری لەسەر ئەو کابرایی زاڵبی
معناه ئەمن ماڵی شم دەچی ئەولادی شم دەچی سەفر دێمە دەرێ نانەوانێ ئیشاڵڵا وا بیر مەکەوە والله هاتی دەنا قسەکت پێ برێم داچی ئەمیری بەخۆی هاتە ئێرە ویستی ئیغرام کە گوتی چەند شوقەکت لۆ دەکڕم و چەند دوکانەکت لۆ دەکڕم و پارێکی باشت دەدەمێ بەس لەو شارەی نەمینێ کاکە چاوم تاریک بوو هەر بە پارپێوەنان فڕێمدا دەرێ بەخوای چاکت پێگوتیە دەست خۆش ئەوجە هیچ خەمە نەبی ئەمن وا دەکەم ژنێکی جوانە لۆ ببینمەوە ئەتوش بە قانون ئەو ژن و ئەو کوڕەی دەرکە ملیامش چی والله حاجی ئەمن خەمی گەورەم کچەکەمە ئەمن ئەگە دەستم لە کچەکەم گیر بوو خوا گەورەیە بەشک و بە واستەوی بگەمە شتەچی دەمادام وایە بە قسەی من دەکەی بڕۆ عریزەکی بنووسە بیدە محافظی بری ئەمن 25 سارن ئەسیر بوویمە ئێستا دەمەوێ بگەڕێمەوە سەر وەزیفەکەی خۆم ئەوجا دەمەوێ بێمەوە تەعین بم هاي حاجی ئەتوش زۆر سەیری ئەمن بەچ بچمەکرد محافظی نە نفوسم مایە نە جنسیەم مایە هیچ ئەوراقەکی ڕەسمیم نەمایە سەرڕای هەندێش داچی ئەمیری هاتبوو دەیگۆ ناوم لە هەموو سز لە چیستڕیەوە وەفات نامەشم لە جیرفانیە دەفەرم دەبا ئەوانە نەبی سەلامت بی وەرەقەی حدود بە ئەوەی لەگەڵ خۆتی نایتەوە ئەتوش سەیری ها کورعەتی ئەمن لە بیدایەتی بە توم نەگوت گوتم ئەمن دارەکەم لە دەستە هەردوو سەری پیسە ئەمن بە ناوەچی دی هاتیمەوە ناوەچی دی ئەمن ڕاستە ناوی خۆم سەدیقە بەس ئەمن بە ناوی شێمەی هاتیمەوە لۆیە ناوێرم فزەی بکەم چما ئەفەندی ئەتو بە ناوی خۆت نهاتیەوە بە ناوی شێمەش هاتیەوە کورە ئەمن بە ناوی شێمەی هاتیمەوە شێمە ئەوی لە خێزانەکەشیم بیستیە کابرایەکی چەندی برەی بەدفەڕ بووە زەلام کوش بووە کابرایەکی چەندی برەی خراپ بووە ئێستا منداڵەکانیشی خۆوا دەزانن ئەمن بابیانم